ئەو شاعیرە طبعاً هینێکی هەیە ئەساسێکی هەیە وەکو چۆن تەشبیهات نەبێت لە ئاەتە سەبەبی نزول هەیە لە شیعریشا سەبەبی وتن هەیە. من فەخێ بووم لە مزگەوتی مام ڕۆستەم، لەوێ ویستم بچم بۆ لای فەخێکانی ڕفێقم لە مزگەوتی حاجی حان. دوای عەسر بوو، هێنم پێش نیوەڕۆ بوو، عەفوو پێش نیوەڕۆ بوو، کاتێک کە چووم لە بینی مزگەوتی حاجی حان و لە بینی مزگەوتی مام ڕۆستەمە ماڵی میرزا تۆفیقی قەزاز، ماڵی حەمووی ئەو ڕەحماناغای لێ بوو. لەبەر ماڵ حەمووی ئەو ڕەحماناغا مەکتەبێکی لێ بوو، مەکتەبەکە مەکتەبی کچان بوو. ئەو وەختە خردێلە ئەبەسرا، سوور و سپی بوو، تێکڵاو بوون. لەو وەختا من گەیشتمە ئەوێ، سەرەی ئەوە بوو کەوا نۆبەی ئەوە بوو کە هین بێت، ئەوان بێنە دەرەوە، هێنێک وەجبەی یەکەم و وەجبەی قرتێلەی سوور بێتە دەرەوە، قرتێلەی سپی بچێتە ژوورەوە. ئەو ڕەنگە تێکڵاوە و مامۆساکان ئەوە هەستی ڕاکێشام. بیرم کردەوە لە پاشە ڕۆژی ئەم مناڵانە ئەبێ خوایە ئەمە لە بەدەست کێوە بن، کێ حکمی ئەمانە بکە. ئەمە لە شەستەکانە وتومە ئەم شێعرە. ئەمە شێعرەکەیە. وەخەی کە بینیم من بەم چاوانە، کیژانی کوردی لە قوتابخانە، وڵی ئاواتم زۆر گەش و جوانە، چونکە بە هیوای پەنجەی ئەوانە. کۆرپەی هەژارم بێ کەس و کارم، بەسە نەزانین کاتی فەرمانە. جیهان وا پێشکەوت بە فەن و هونەر، لای ئێمە گەرمەی تەشی بادانە. سەیری وڵات کە چەند گەش و جوانە، سەیری وڵات کە چەند گەش و جوانە، سەرتاپا باڵای پڕ لە سامانە. کەچی تا ئێستا بۆچی کەساسە، ئەویش هۆیەکەی زۆری نەزانە. چەند جوانە جوانی لەگەڵ زانینە، لەنجەولار بکە بەسەر زەمینە. گێلاس و شیلان تاڤگە و ئاواز، گفت و گۆ بکەن لەگەڵ نەسرینە. بیلەرێنەوە زەنگی هۆشیاری، کاروانی گەلان بەرەو ئاسمانە. ئاڵوگۆڕی کە کەر و گاو هێسر، بە ئاسن و پۆڵا چونکە هەرزانە. هەستت ڕاگرە گوێ بگرە بەدڵ، لەسەر شاخەکان شین و گریانە. بجوڵێ خوێنی کوردایەتیەکەت، بازووی لێ هەڵکە زوو بە مەردانە. زۆر جوان تێ بگە لە دەردەکانی، کە دەردزانی دەرمان ئاسانە. نیشتیمانی کورد خاوەن سامانە، شەڕە لەسەری لە ناو بێگانە.